ژنی وا هەیە ئەوەندەی گرنگی بە مۆبایلەکەیدا گرنگی بە پیاوەکەی خۆی نادا، پیاوی واشەیە بە هەمان شێوە. یعنی ژنی وا هەیە با بە خەڵک هاتووە توی مامۆستا من لەمە تێ ناگەم، ئەم ژنە 24 سەعاتەکە 4 سەعاتی 5 سەعاتی بۆ خەودانیە و والباقی ئەم مۆبایلەی پێیە، نایڵێ قوفڵەکەشی ببینم، نایڵێ بیکەمەوە. مامۆستا کێشەمان لەسەر ئەمەیە، یعنی کە خێزانەکەی هێناوە وتومە باشە بۆچی نایڵی خێزانەکەت ئەم مۆبایلە ببینێ، ئەڵێ دیارە دڵی لێم پیسە بۆ بێڵم، ئەمە پرایڤیتی خۆمە، جا ئاوە بەم زمانە پرایڤیتی خۆمە مامۆستا گیان، نایڵم خوشک و دایکیشم مۆبایلەکەم ببینێت، بابە ئەمە پیاوی تۆیە، ئەمە پیاوی تۆ، ئەمە هاوسەری تۆیە. پیاوەکەی داماوە مۆبایلەکەی بۆ فڕێدا ئەڵێ و مۆبایلەکەی منە، مامۆستا هەر شێکی تایە با سەیریکە بزانە چی تایە، ئەڵێ تۆ ژیانی تۆ ئاوای و ژیانی منش ئاوایە، قبولتە ئەم ژیانە ئەهلەن وەسەهلەن، قبولت نییە ئەوە محکەمە و سەرچاوم. ئێسێرەکە دوو مناڵ نازداری هەیە، ئەی هاوار تێگەی ئێ خانووی فەقیرە خانووی نییە لە کرێچیایە نازانێت چی بکات. ئەم ژنە کە قوفڵی مۆبایلەکەی کۆدی مۆبایلەکەی نادا بە پیاوەکەی کاکە ئەم ژنە لەگەڵ پیاوێکی ترایە، یعنی سەراحەتەن وەڵاچی وەڵا من مامۆستا کۆمەڵی ڕەفیقی خۆم هەیە ڤیدۆ ڕەسممان هەیە، حەز ناکەم پیاوەکەم ڕەفیقەکانم ببینێت، قسەی قۆڕ و بێمانە بۆ تۆ فیرە خەڵەتێنیت ها، تۆ قسە بۆی کێکەیت، قسە بۆی گێلەکەیت، پیاوەکە گێل بووە بەڵام خۆ ئێمە گێل نین قەنەعەت بە تۆ بکەیت. هەر ژنێ نەیهێشت قوفڵی مۆبایلەکەی بکەیتەوە ئەوە پەیوەندی هەیە لەگەڵ یەکێکی ترا و یعنی ئەم ماسە بێمون نییە، قەت بێمون نییە. و هەر پیاوێکی ژنەی هێژنەکەی مۆبایلی خۆی ببینێت مۆبایلەکەی چی پێڵەن کۆدەکەی بزانێت حتمما ئەم ماسە بێمون نییە. کەواتە ئەم ڕۆژگارە ڕۆژگارێکە سەنەوات خەداعات. رسول الله صلى الله عليه وسلم ئاماژەی پێکردووە يصدق فيها الكاذب ويكذب فيها الصادق. کەسی ڕازگۆ درۆزنە و کەسی درۆزنش ڕازگۆیە. ئیسا خەڵکێکەیە زمانزانە زمان لووسە دێتە بندەستەوە بە زمانی لوسی بە زمان زانیەکەی بە لێ زانیەکەی وا خۆی نیشانەدا کورە ئەمە مەلائیکەیە، کورە ئەڵێ ئەمە شەو ڕۆژ لەسەر بەرماڵە، ئەمە قەت ڕۆژە لە ڕۆژان درۆی نەکردووە، بەڵام ئەمە زۆر ساختە چیە و کلااوچیە، یعنی ڕەنگە لە کەسێکی درۆزنیش لەدایک و بێت. باشە خەڵکێکی شێ چووکە زمانی نییە، زمانی دیفاعکردنی نییە، ناتوانێت دیفاع لە خۆی کات، یعنی پرسیارێکی لێکەی ئەشەڵەژێت هەر لە خۆتە یاڵی وەڵای ئەم کەسە درۆزنە، ئەم کەسە ڕازگۆ نییە، لە کاتێکە ئەم کەسە خۆی لە خۆیان ڕازگۆیە، لە کەسێکی ڕازگۆش لەدایک بووە. بۆیە ئەمڕۆ ڕۆژگارێکی زۆر مەترسیدارە بەڕێزانم، واللهی کە قیطع الليل المظلم، شەوێکی تاریکە بەسەر هەمومانە هاتووە، ئەو مۆبایلە ڕۆژ نییە گەڕەکێک ماڵێک لی نەشێوێت، لە شارە ڕۆژ نییە دەماڵ لی نەشێوێت. کورە بەڕێزان ینی کورە من هەمووجا ئەوە ئەڵێم باشە ئەوەندە خەڵک دێ بۆ لای من ڕۆژانە، ئەی مامۆستاکانی تر، ئەی محکەمە، ئەی کۆمەڵێ بەڕێزی تر، ئەی کۆمەڵێ پیا و معقول و مەسئولین و ئەوانەی کەوا لە ناو خەڵکا زمانیان هەیە و ڕقم و ژمارن، ئەبی ئەمان چەندیان بۆ لا بڕوات. باشە یعنی جاری وها بۆ بە قورئان بێزار بوومە خوا ئاگای لێ، یعنی ئینسانەکەوێتە گومانەوە، ئەڵێ ئەی هاوار ئەمە چییە؟ یعنی ئەوەش نەبێ نامەی بۆ ناردبێ، ها هەر نامە نەبووە، ئەم ژنە ئەم پرج بڕاوە چووە کورە ڤیدۆی ناردۆ، ڤیدۆی شوێنی یعنی وای ناردۆ ئینسان وەڵڵاهی بێزی دێ بە قورئان باسی کات، یعنی هی ئەوە نییە بکەیتە ناو سۆشیال میدیاوە، یعنی ئەم پیاوە نازانێت فەقیرە خۆی بکوژێت، کورە نازانێت چی لە خۆی کات، یعنی بە قورئان بابە خەڵک هەیە لەگەڵ مەحاریمی خۆیان تێکەوتووە والعیاذ بالله برام. یعنی باوەڕتان هەبێت یعنی هەنێ قەزێ هەیە مەگە دوو بە دوو لەگەڵ مادانیشم ڕۆژانە بڵێم ئەمە بۆ ئەوە چۆ ئەوە کراوە،